يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، میوانانی ماڵی خوای پەروەردگار، ئینسان بەهۆی ئەوەی کەوا حەزی بە نەمریە، هەموو ئینسانێک لە خودی خۆیدا ئەگەر دەروونێکی سەلامەتی هەبێ حەز بەوە دەکا زۆرترین ژیانی هەبێ. مرۆڤ بە حکمی ئەوەی کەوا خۆشەویستی ماڵی هەیە، خوای پەروەردگار بۆ ئاوەدانکردنەوەی سەرزەوی لە ناخی هەر یەکێک لە ئێمەدا ماڵ و سامان و سەروەتی خۆشەویست کردووە. ئینسان بە سروشتی خۆی حەزی لێیە پلەیەکی هەبێ، پایەیەکی هەبێ، ناو بانگێکی هەبێ. هەروەها لە هەمان کاتا مرۆڤ خاوەنی ئارەزووە جنسیەکانە. کۆمەڵە شتیش هەیە لە هەموو ئینسانێکە ڕەم بێ بەشێکی کەمی هەبێ، وەکو حەسوودی، وەکو بەخیلی، وەکو ڕق، وەکو ئەنانیەت. ئەمانە سەرجەم بەڕێزان وامان لێ دەکات لە ژیانە تووشی هەڵە ببین. هەمویان پاڵت پێوە دەنێن لە ڕێگا ڕاستەکە لادەن تووشی گوناهێکت بکەن، تووشی تاوانێکت بکەن، تووشی هەڵە و کەم و کوڕێکت بکەن. بۆی ئێمە هەر یەکێک لە ئێمە هیچ کەسی لێ بەدەر نییە پێغەمبەرانی خوانە بێ سەلامی خوان لەسەر بێ، هەموو مرۆڤێک لە ئاستێکە ڕۆژێ لە ڕۆژانی ژیانی تووشی هەڵە و کەم و کوڕی و عەیب و نەنگێک دەبێ. بۆیە ئێمە خۆمان خاوەنی عەیب و کەم و کوڕین، هەر یەکێک لە ئێمە بە ئاستی خۆی هەروەها عەیبی بەرامبەریشمان دەبینین، بەڵام کەمتر جاری وایە هەست بە عەیبەکانی خۆمان دەکەین. بۆیە وتاری ئەمڕۆمان لەژێر ناونیشانی هەڵوێستمان بەرامبەر بە عەیبی خۆمان و عەیبی خەڵکانی تر بە ئیزنی خوای پەروەردگار چەند قسەیەک بۆ جەنابتان دەکەین. یەکەمیان، ئەگەر خۆمان تووشی لاڕێبوونێک بووین، تووشی هەڵەیەک بووین، تووشی گوناهێک بووین، خۆمان بەرامبەر بە خۆمان چی بکەین؟ دەچینە خزمەت زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئیمامی ترمیزی فەرمودەیەکمان بۆ دەژێڕێتەوە، دەفەرمێ پیاوێک لە شاری مەدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم میوەفرۆش بوو، دوکانی میوەجاتی هەبوو. یەکێ لەو شتانی کە دەشی فرۆش لەگەڵ میوەکاندا خورما بوو. ئافرەتێکی بەڕێز دەچێتە دوکانەکەی و ئەڵێ کاکە خورمات هەیە؟ دەنگی ئافرەتەکە زۆر ناسک و سەرنجڕاکێش دەبێ. کابرا سەر بەرز دەکاتەوە، ئافرەتێکی زۆر جوان و سیماشیرین و شۆخ و شەنگ دەبینێ. بۆی یەکسەر خەتەرەیەکی خراپ بە دڵیا دێ و سەرنجی ئەم ئافرەتە دەچێتە دڵیەوە. بۆ ئەوەی لەم دوکان و لەم بازاڕ و سەرجادەیە ناتوانێت هیچی لەگەڵا بکە، شەیطان ئەم قسەیە دێنێتە سەرزاری و پێی دەڵێ ئینە فی البەیتی تەمڕەن ئەطیەبە منه. وەرە با بڕۆین لە مەخزەنەکەم لەو دیوەوە خورمای زۆر چاکتر و جوانتر و بەتامتری لەمەی ئێستا لێیە، هەر لێم نەفرۆشتووە. ئەمە ڕەن بێتە پتۆزێکی بەرکەوت بێ، وەرە لەو خورمایە نیشانت دەم. ئافرەتەکە لە دوکانەکەی دەباتە ناو مەخزەنەکە و دەرگاکە پێوە دەدا. ئەفەرمێ فەئەهوەیت ئیلەیها، کابرا دەڵێ وا لەبەر چاوم جوان بوو، خۆم بۆ نەگیرا و پەلامارم داوە، فەقەبەلتوها، ماچی ڕوومەتیم کرد. ئافرەتەکە شڵەژا و بە پەلە لە دوکانەکە لە مەخزەنەکە هاتە دەرەوە ڕای کرد. ئەمە لە زمانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ڕووی داوە. فەئەتەیت ئەبا بەکرین، بەڵام دوایی ئەم پیاوە بە ئاگا دێتەوە، ئەڵێ ویژدانم ئازاری دام، ئافرەتێک بە ڕووسوری هاتبۆ دوکانەکەم، بە چ فێڵێک و نامەردیەک بردمە مەخزەنێکەوە لەوێ پەلامارم دا و ماچم کرد. بۆیە خۆم بۆ نەگیرا و ئازاری ویژدان وای لێ کردم بڕۆم ڕوو لە کەسێک کە موناخی خۆمی بۆ هەڵڕێژم. تووشی چ گوناهێک بووم؟ چوومە خزمەت ئیمامی ئەبوو بەکر، فەذەکەرت ذلك له، بۆم باس کرد، وتم ئیمامی ئەبوو بەکر تووشی ئەم حاڵەتە بووم، بەڵام وەڵڵاهی ئێستا زۆر پەشیمانم. فقالە ئیمامی ئەبوو بەکر سێ ئامۆژگاری کردم. فەرمووی یەکەمیان ئوستر عەلا نەفسیکە، خوا ڕەحمی پێ کردووی کەستان بەسەرا نەهاتۆ لە مەوقیعە بتبینێ و دنیا پێ بزانێ، خوا شاردوویەتیەوە تۆش پەردەیەک بەسەر خۆتادا، تۆش بیشارەوە بەسەر خۆتا و لێی گەڕێ. دووەمیان بۆ ئەوەی لە ئازاری ویژدان ڕزگارت بێ، وەتوب لە بینی خۆت و خوادا دەستنوێژێ هەڵگرە دوڕکە نوێژی تەوبە بکە و بڵێ خوا لەو گوناها پەشیمانم.
سێمیان وەلا تخبر ئەحەدەن بۆ کەسی باز مەکە بۆ کەسی مەجێڕەوە بی بە ژێر گڵەوە ڕۆژێ لە ڕۆژان بۆ دۆستێک بۆ برادەرێکت لە هیچ مەوقیعێکە مەی درکێنە بڵێ ڕۆژە لە ژێر من ئافرەتێکم ماچ کردووە یان فڵان کەسم ماچ کردووە ئەم بابەتە بمرێنە بیخە ژێر گڵەوە بەسەر خۆتا دایپۆشە خوا پەردەپۆشی کردەوە خۆتت داپۆشە تەوبە بکە بۆ کەسی مەجێڕەوە دەفەرمی هێشتا دڵم ئاوی نەدەخوادەوە چوومە خزمەت ئیمامی عومەر بۆ ئەویشم باس کرد ئەویش هەمان ئامۆژگاری کردم دیسان هەر ناڕەحەت بووم خۆم بۆ نەگیرە چوومە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فذكرت ذلك له هەمان حکایەت و دەنگ و باسم بۆ گێڕایەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەیرێکی کردم و فەرمی خوا ئەزانژنی چ مجاهید و پێشمەرگەیەکە ئێستا دیفاع لە ئێمە دەکا لەم شارەدا تۆ ئاوا پاداشتت دایەوە خەڵک ناموس و کەرامەتی خۆیان نار تۆیان بە ئەمیندار زانی لە دوکانەکەیە پەلاماری ناموسی خەڵکتدا ئەم سەرزەنشتانەی کردم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم أفمن فضلك حتى تمنى أنه لم يكن أسلم إلا تلك الساعة خوزقم دخواستا أو كات مسلمان نبو مايا دمقول خوزقم لكاتي كافريتي داوم بكردايا خوزقم إستا مسلمان بو مايا أما بيش إسلامتي مروي بدايا حتى ظن أنهم من أهل النار وتم بخوات هزتياتشم بخوات لسر أما دسمة جهنم ها بيغمبري خوات سنة راحتا أي وجداني خمس شين بيدالي شون خواي جان أي كتشو دايك وخشك وخيزاني من شو أمسيد دوكاني خلق ئەی چۆن ئێمە لە شەرەفی خۆمان ئەمین بین ئەگە من وا بکەم بەرامبەر بە خەڵک ئەڵێ ئەم قسانم دەکرد و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەری نزم کرد لەو کاتەدا عارەقەی کردەوە کە پێغەمبەری خوا وەحی بۆ دەهات لە قورسی وەحیەکە ئەگەر باران و بەفر بووە لە ڕزدای دەگرت عارەق هاتە سەر نێو چاوانی و پاش ماوەیەک سەری هەڵبڕی و فەرمووی قورئان سوورەتی هود ئایەتی 114 هاتە خوارەوە دفرمي وأقم الصلاة طرفي النهار وزلفا من الليل إن الحسنات يذهبن السيئات ذلك ذكرى للذاكرين لكاتي بيانيان وإيواران دا نيجي بيانين يورو عسل بري روش دايا دون يجيش لشوا مغرب وعشابك هروها هر كاتك خرافيك لدس قوما تاوانك تكر گناهك تكر شاكيكي بشوينا بك خواليت خوش دبي پیغمبري خوا او آتي بو خوين مو فرموي برو نويش بك برو صدقات بك برو بإذن خواهي قوري بريار بدا جارش كتوشي او گناه نبي خواليت خوش دبي وتم اي پیغمبري خوا ام مجدية بس بو منا فرموي بو همو امتك مك حالك وكو توي بسد بي كواتي انسان اگر روجا قاتشي خليسكا بريزكم توشي ام گناه بوي توشي هر گناه بوي پرده بسر خوتا دا پوشا توبهشي نصوحي بك بو كسي باز مك لبيني خوت وخوادا بيمرين وبيخجل قلوا باذن خوا خالد خوش دبه دوميان اگر زاني دي يشك گناهشي كردوا يشك قاسي خليسكاوا يشك توشي هلايك بو تشيب كين برانبري پیغمبر خدا صلی الله علیه و سلم لصحیح بخاری دا فرمودکات و دا فرمی من ستر مسلما ستره الله یوم القیامه جاسیری که نفرمی من ستر مذنبا باسی گناهبار نیا هر کسی توشی لنگیک بو توشی عیبیک بو توشی کموکوریک بو توشی او بو سمعی لکدار بی تو خیرات داد پوشی و پرده پوشت کردو لزمانی تو بخلقا بلاو نبوه والله للروج قيامته خواه پردد بسر ادا و لبرچاوی خلقی محشر ابرون نابا خوش گناه کانی تو دشارته و لقیامته فزع نابی و ابرون ناسه زور فرصت دیت بردستد باسی دنگو باسی کسیک دکره لگرک کدا لگند کدا لخزم ناسیا و کو هاور کدا الان فلان کس دزانی توشی او بو ازانی کسی فلان کس توشی ام حالت النشیا و بو اللي ردا أقل لزماني تو نجيش بكاسي شيتر لفيسبوكي تو نجوازرا وبخل شيتر لبرخوا دات بوشي كارت يبخجي فانت والله إلا قيامتها توجو أهلي جناهي خواد فرميت تول الدنيا دا لبرخاتري من عيبي كسي كدا بوشي منيش عيبك تو دا بوشم يستانا يعلم خلق بيد الثانية توج بلنجويك ما ببوق واسنوي أو عيبي خلق أم زمانه ورقل لبيغمبري خوا صلى الله عليه وسلم جاري وهي إنسانك سمعو ئابڕووی دەکەوێتە بەردەستی تۆ گوناهێکیشی نەکردووە حاڵەتێک لێ ڕووداوە ئیتر بەدەست خۆی نەبوو بەڵام تۆ دەتوانی ئابڕووی بەری بەڵام ئەگەر پۆت پەردە پۆش کرد خوا لێت ڕازی دەبێ لە کتێبە مێژوویەکاندا دەڵێ کابرایەک قازی مەحکەمە بوو دوو خوشک چوون شکوای حاڵیان بکەن بۆ کێشەیەک قادرمەیەک هەبوو یەکێ لە ئافرەتەکان وەزنی قورس بوو کە قاچی بەرز کردەوە توانای نەبوو بە ئاسانی سەر قادرمەکە کە بچێتە بەردەمی قازی
لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ ڕووی جەنابتاندا ئەمە خوار چەند مرۆڤە هیچ تاوانێکی تێدا نیە دوو لە ڕووی ئێوە دەنگێکی لێبەوە بایەکی لێبەوە دەنگێکی بە قووەتی لێ هات ئافرەتەکە سێریکی خوشکەکەی کرد و ڕەنگی زەر بوو وتی ئەی حەیات چوو خۆم لە بەردەمی قازیە وەڵی با بگەڕێنەوە تازە حەیام چوو خوشکەکەی وتی تازە هەرچیەک بوو بێ با بڕێنە بەردەمی کە چۆن قازی گوێی لەوە بوو بەڵام قازی لێی پرسی ها خوشکم ناوت چییە بۆی ناوەکەی تۆمارکە وتی قوربان فڵان کەس قازی بەدەنگی بەرز وتی گوێم لێ نەبوو وتی قوربان ناوم فڵان کەسە ناوی خۆی گوت ئافرەتەکە وتی دیسان گوێم لێ نییە من گوێم زۆر گرانە بە توندی هاوارکە بە هەموو کەیفی خۆی هاواری کرد ئەمجا قازی وتی ئێستا گوێم لێ بوو وتی من گوێم زۆر قورسە و زۆر بە خراپ گوێم ماوەیەکە شت وەردەگرێ ئافرەتەکە سەیری خوشکەکەی کرد و وتی یا ڕەبی خۆیان حەمد و سەنا بۆ تۆ کە تووشی ئەم پیاوە گوێگرانە بووین ئەزانی گوێی لە دەنگەکە نەبووە قازی دەڵێت زۆر باش گوێم لێ بوو بەڵام وتم خۆمە حاڵەتێکە داماوە بەدەست خۆی نییە با فەزع نەبێ با تەریق نەبێتەوە با شکواکەی خۆی لەبیر نەچێتەوە بۆی پەردەپۆشکە خۆی گوێگران کرد کە ئەسڵەن نابێ قازی گوێی گران بێ ئەینا نابێ قازی بێگە بە گوێی گرانەوە بەڵام خۆی بردە ئەو حاڵەتە بۆی ڕووی ئەو ئافرەتە داماوە نەشکێ دەکرێ ئینسان لە زلوفێکە شتێکی بەسەر بێ هیچ تاوانی خۆشی تیان نەبێ تۆ لەم حاڵەتەدا بۆی پەردەپۆشکە خۆت بێ ئاگا کە ڕووبکە بەولاوە با مناڵێکیش بێ تەنانەت لە مەجلیسێکە مناڵێک ئەم حاڵەتەی لێ ڕوودا دەست مەکە بە پێکەنین کۆنتڕۆلی تەلەڤیزۆنەکە بێنەوە بیخەسەر بابەت هێشکە و بابەتەکە بگۆڕە بە حتا ئەو منداڵە تەریق نەبێتەوە لەوێەوە ڕادێکەوە عیبەکانی خەڵکی داپۆشی دەچێت شوێنێکەوە ئینسان کۆمەڵە خەڵکێکی لێ نازانێ ئامێرێک بەکاربێنێ جاری وا بەڕێزێک بەخوا بە خەڵکم بینیوە لە وتاری جومعە جەرەسی موبایلی بووە تۆ فەقیرە نەیەزانی چۆن بیکوژێنێتەوە ئەمە عیبەیەک تێدانێ کابرا ئەو ڕۆژە موبایلەکە خستۆ جیفانیەوە یان لە ماڵەوە داویانەتێ نازانێ بەکاری بێنێ هەیە نازانێ قاپی سارێک بکاتەوە هەیە نازانێ مەسعەدێک لە دایرەیەکە چۆن بەکاربێنێ تەریقی مەکەوە بڵێ ئەی هاوار هێشتا ئەمە نازانی نەخێر خۆت بەرە حاڵەتی ئەوە بڵێ بەخوا منیش باشی لێ نازانم هەر لە کتێبەکاندا کەم چیرۆک و بەسەلاتانە و بەڕێزان هەمووی واقع و ڕوویان داوە ئەوێ بۆ جەنابتان باز بکرێت دەماودەم بجێڕدرێتەوە هەمووشی لە کتێبە تۆمار کراوە ئەم بەسەر هاتەنە کتێبی ئەلف و قیسەتین وقیسە کە دکتۆر تەحسین عەلی شیروانی نووسیوێتی و زۆر بەسەرهاتی خۆشی تێدایە و هەمویان ڕاستین ئەڵێ کابرایەکی بەڕێزی وەکو جەنابتان خاوەن نان و دیوەخان و بەڕێز و حرمەت کۆمەڵە دۆست و ئەحبابی خۆی بانکردن کە هەمویان دەوڵەمەند بوون و خاوەن سامان بوون هەمویان مەدیس و نان و خوانیان زۆر بینی بوو کابرا بەیس بیری کردە وەکتی دراوسەیەکیشم هەیە وەڵڵاهی زۆر فەقیرە حەماڵی بازارە تخوا ئەم هەموو خەڵکە کۆبووینەوە دەبا ئەم فەقیرە دراوسەکەشمی تێدا بێ وەڵا نردیان لە دوی ئەویش هات بۆ سەر ناخواردنەکە میوەجات و ترێ زۆر دانرا بوو شەربەیەک ئاو دانرا بوو بۆ شتنەوەی میوەکان نەک بۆ خواردنەوەی ئاو لێی ئەڵێ کابرای فەقیر کە هات یەکسەر تینووی بوو دەستی کرد بەو لەو ئاوەی خواردەوە کە بۆ میوەشتنەوە دانرا بوو هەموو زەردەخەنە گرتیان کوتیان ئەمە قەت مەدیس و شتی وای نەدیوە ئەها داماوە زانێ ئەو ئاوی خواردنەوە یەکێ بچێت دەم بە مەقسەدەوە نێ لێسا لە شوێنی دەشتنە ئاو بخواتەوە کابرا فەقیر ئەو مەدیسانە و ئەو کوپە و شەربانی ئەو زەمانەی نەبینی بوو ئەڵێ هەموو کە زەردەخەنەیان کرد کابرای خاوەن ماڵ دەوڵەمەندێکی ڕەسەن بوو زا دەوڵەمەندی ڕەسەن قەت خۆی لێ ناگۆڕێ ئەگەر ڕێت کەوتە ماڵی دەوڵەمەند خۆزگە ڕێت کەوێتە ماڵی دەوڵەمەندی ڕەسەن نەک ناڕەسەن ناڕەسەن کە چوویە ماڵەکەی سوکایەتیت پێ دەکا ئەڵەوە ڕەفیقی من نییە دەوڵەمەندی ڕەسەن تا دەوڵەمەندتر بێ خۆی پێ متەواضیعترە لە لای خواردەوە دادەنیشێ دەوڵەمەندەکە ڕەسەن بوو کوڕی باوکی خۆی بوو بەنانی حەڵاڵ پەروەردەکرا بوو ئەڵێ کە زانی ئەو حاڵەتە ڕوویدا و ئەوانە زەردەخەنەیان کرد هەر یەکسەر پەرداخی لە کابرا وەرگرت و ئەویش دوو پەرداخی لەو ئاوە خواردەوە کە بۆ میوەشتنەوە دانرا بوو هەر یەکسەر بە دوای وەختی وەڵڵاهی بەخوا منیش وەک تۆ تینوم بوو ئەو پەرداخی خواردەوە ئەم دوانی خواردەوە هەموو جەماعەت بێدەنگ بوون ئەویش لەو ئاوەی خواردەوە دواتر پێوتم بەڕێزەکەم ئەم پیاوە ئەگە هەڵەیەکی کرد ئاوێکی خواردێتەوە دەچێتە معدەی خۆیەوە ئێمە بۆ پێی پێ بکەنین بۆی ئەم خواردەوە ئێوە بێدەنگ بن با کەم پیاوە هەست بە هەڵەی خۆی نەکە هەست بە تەریق بوونەوە نەکە دەتوانین لە ژیانە ئەم مەسەلانە بینە بیری خۆمان کابرایەک هەژارە عیبەی هەژاری یەشانی گرتووە و دای ڕزاندووە ناشرینە تۆ بچێ بەردەمی منداڵەکانی بڵێ ئەمە 100,000 بیدە بە جلوبەرگی مەکتەبی منداڵەکانت بۆیە هەر لەو کتێبەدا دەڵێت کابرایەکی مدیری مەکتەب هەبوو بە ڕێوەبەری قوتابخانە و خوێندنگایەک ئەیگوت ئێمە عادەتمان وایە کاتێک کە دەرگای خوێندنگا دەکرێتەوە ساڵانە منداڵەکان ئەزانین کامە هەژارە پێڵاوەکانی دڕاوە جانتاکەی هەرهی پارێتی جلوبەرگەکانی دووراونەوە شڕن ناڵێن ڕۆڵە گیان بە ماڵەوەت بڵێت جلێکی ئاوا لە بەرکە خۆشمان ناچین بە دەوڵەمەندێک بڵێن بۆی بکڕە لە ڕێی خێرخوازێکەوە لە ڕێی مامۆستایانی بەڕێزەوە
بانجی باوکەکەی دەکەین و دەڵێن ئەمە بڕێک پارە منداڵەکەت بەرە لە بازار جلەکانی بۆ بکڕە بۆ ئەوەی ئەم منداڵە هەستکا کە ئەمە باوکی بۆی کڕیوە نەک چاوبەرە ژێر بێت لەبەر چاوی باوکیە بیشکێنیەوە نەک وا بزانێ باوشی ئەو لە باوشی خەڵک کەمترە بۆیە زانایان وتویانە ئەحیاناً الئینسان یعمل عملا صالحا لكن يسيء إساءة بالغة زۆر جار ئینسان بە ڕووکەش کردار و قسەیەک و عەمەلێکی جوان دەکا بەڵام بەخوا لە ناخەوە زۆر ناشرینە و ڕوخێنەرە چەند ناشرینە ئینسان تۆ کۆمەڵە مناڵ بێنێ سەر تەلەڤیزۆن و فیلمێسک بە چاوە و بابەڕۆ لێدەن و دوایی لە مەکتەب خەڵک بیان بینێتەوە ئەو مناڵەکەی دوێنێ بۆی ئەو تۆ بووی لە تەلەڤیزۆنا دەگریای تۆگە هەموو دنیای بدەیتێ تازە کوشتت ناخد ڕووخان ڕاستە کردارەکە جوانە ئەبێ پەردەیەک بخێتە سەر دەم و چاوی وێنەیەک وانیشاندەی کە بەیانی لە کۆڵانەکە و لە مەکتەبەکانە ناسرێتەوە چەند ناشرینە بچێ بە لای کابرایەک و ئاو پارێ بدە بۆ منداڵانت ئەی بۆ جیای ناکەیتەوە بە تەنها بڵێت خوا با مناڵەکەت و خێزانەکەت نەزانە کە من خێرم پێکردووی با لەبەر چاوی ژن و مناڵەکەتە سەمع و ڕێز نایەتە خوارەوە وەڵڵاهی لە ڕۆژی قیامەتا کە تۆ ئەم کارت بەم جوانیە کرد خوای گەورە پەردە پۆشی گوناهەکانت دەکا ئەگەر ڕۆژە تۆش قاست خلیسکا و تووشی نەهامەتێک بۆی خوای گەورە ئابڕوت نابا سێمیان هەر کەس عیب و کەم و کوڕی خەڵکی باس بکە یەکەم زیاتر خراپیان دەکا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو فەرمودەیەدا کە حەدیثێکی صحیحە و ئیمام ئەبوو داود بە ژمارە فەرمودەی 4888 لا صحيح خويدا الروايات كده فرمي إنك إن اتبعت عورات المسلمين أفسدتهم أو كدت أن تفسدهم أجتوا بشون عيب وعاري خلقا بقري وبلاوي بكيوا أو تو خرابت كردون يان نزيك خراب يان بكي چونك إنسان أجا جناه يشي كرد زاني خلق بين زاني وهر وكو أو بياوي زماني بيغمبر صلى الله عليه وسلم هل يكسبوا خوي بشيمانه بخوا برزان أو كسي كجناهك دكا كتاوانك دكا كقاسي دخليس كه يكسر خوي دواي أو الشيطان لي ببريد يو بشيماني در دبره أجا زاني كس بين زاني وا اشتكى بلاو نبوتوا أبروي نشوا بخوا توبة دكا واز دينه بلام أجا زاني تازه همو خلق بي زاني همو عالم بيستي هذا تازه من هر أبرم تكاوا خو همو خلق هر بوت شاو سيرم دكا دز دكا ببيشارع أو تيوا دقري بوي والله لسر أنفر مديدة توانين بلين للرجي قيامتها زور خلق يا خوا بنامان دا بيدلن أي فلان كس تو گناهی زنا لسرا خواجه من لجیان ما دۆخینی حرام من نکردوتەوە پەنجەم بە پەنجەی ئافرەتێک نەکەوتەوە بۆ ناوم لەم قایمەی لیستی زینادا هەیە پێی دەوترێ فڵان کەس تووشی زینا بوو کوڕ و کچی فڵان کەس قاچی خلیسکا و عیبێکی بەسەرا هات ئەزانی تۆ لە چەند مەدیسا لێ لە تەپڵ و دەهۆڵدا بە هەموو دنیات گەیاند ئەویش زانی تازە ئابڕووی چووە حتا مر لەسەر ئەو کارە بەردەوام بوو لو گوناهی دواترەوە یەکەمیان بە ئەستۆی خۆی دووەمیان تۆ تێدا شەریکی بۆیە دەمی خۆمان بگرین بۆیە فەیسبووکی خۆمان بگرین ئەگە خوا نەخواستە کەسێک تووشی عیبێک بوو بڵێ خوایە با من لەمە دوان نەبمە هۆکاری بڵاو بوونەوەی هەر کەسێک عیبی کەسێک باسکە زیاتر خراپی دەکا دووەمیان خۆشت توش دەبی لە فەرمودەی پێغەمبەرە هاتووە صلی الله عليه وسلم لە مسنەدی ئیمامی ئەحمەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئازاری یەکتر مەدەن عيب وعار بو يكتر مدوزنوا بشوين عيب وعاري يكتر مقرين فإنه من طلب عورة أخيه المسلم هكذا بشوين عيب وعاري بلاي مسلماني خويدا بقرية طلب الله عورته حتى يفضحه في بيته هكذا رادار بيو بشوين خلقا بقرية وتشاور كاتو جوي هلخا بلكو كسي عيبك هبيو أمش بلاوي كاتوا خواي قولا آبروي دبا أقل لنا ومالكي خوشي دابي يعني أقل ماله ونسيت دروت يكلاو بكسي جنبت شنك أبروي خلقي بردوا والله لما لقي خويا قولا كارساتي كي بسرا ديني أبروي لتشو دنقو باسي بلاو دبيتوا شوارم يعني خرافة كار تنهانية كاتن كسك دبيني توشي خرافة وقناه تاوانيك بوا أو دڵنیابە بە تەنهانیە بۆ هەر سەرزەنشتی ئەو دەکەی بەسەراتێکی شیرین هەیە ئەڵێن پیاوێکی ساڵح ژنێک هاتوچۆی کرد چەند پرسیارێکی لێ دەکرد دەویست ڕێگەی تەوبە و خواناسی نیشاندا پیاو ماخۆڵێک چوو بۆ لای پێی وت مامۆستا مەهێڵە ئەو ئافرەتە لێ نزیک بێتەوە هاتوچۆی ماڵتان بکات چونکە ئەو ئافرەتە بەدڕەوشتە دەستی خراپەی لەگەڵ خەڵکاتێک هەڵاو کردووە ئەڵێ کابرای خواناسیش کابرای ساڵح و عالمیش پێی وت دەستێکت بێنە پیاو ماخۆڵەکە دەستێکی برد وتی دەست چەپڵەیەکم بۆ لێدا کابرا وتی قوربان قەتت بینیوە بە دەستێک چەپڵە لێ بدرێ لێ نادرێ فەرمووی ئەی تو خوا تۆ قەتت بینیوە
ئافرەتێک ئەگەر پیاوانێکی بێغیرەت نەبن هەلی هەژاری و داماوی ئەم ئافرەتە نەخۆزنەوە و ئابڕووی بەنان لێ نەکڕن ئافرەتێک لەش فرۆشی بکە ئەم ئافرەتە بەتەنیا نییە دیارە لە چوادەوری ئێوە لە دەیەکە ئێوە گەڕێکی ئێوەدا کەسانێکی هاومیسلی ئەو هەن بۆ هەر تاوانەکە دەخەنە ئەستۆی ئەو بەڵێ خۆشەویستان زۆر مرۆڤ هەن ناخیان پڕە لە خێر و چاکە بەڵام سەختی ژیان بەڵام دژواری ڕۆژگار بەڵام هەژاری و نەداری بەڵام ناداتپەروەری کۆمەڵگا بەڵام چەوسانەوەی ڕەگەزی بەرامبەر لەسەری شانی خوار کردوون و تووشی خراپەی کردوون بوونە دز و ڕێگر و بەدڕەوش جای وای ئافرەتێک دەبینی بڵاو دەکرێتەوە لە ناو هینا فڵان کەس توێتی خۆم ڕوت و قوت دەکەمەوە جەستەی خۆم دەردەخەم نابێت تۆش ڕسمەکەی بڵاو بکەیتەوە نابێت تۆش کۆمنتێکی بۆ بنووسی جنێوێکی پێ بڵێ ئەم باسە بمرێنە لەوە چ ئەم ئافرەتە کاتی خۆی لەلایەن مێردەکەیەوە زوڵمی لێکرابێ لەوە چ پیاوێک دەپەلاماری دابێ لەوە چ کۆمەڵگا بەرامبەری بێڕەحم بوو بێ لەوە چ مەلاکانی ئێمە دینی ئیسلامیان وەکو ڕەحمەتێک پێشکەش نەکرد بێ ئەمانە هۆکار بوو بن هەر چوادەوری هۆکارە هەتا ئەم ئافرەتی وا لێکرد بڵێ خۆم ڕوت و قوت دەکەمەوە با خەڵک سەیرم بکە ئێمە بۆ هەر ئەو ببینین ئەی بۆ هۆکارەکانی چوادەوری نەبینین بۆ نەڵین بەهۆی چێوە ئەنداماوە واسەر لێ شێواو بووە بۆچی ئەم ئینسانەوە ئابڕووی خەریکە دەتکێ دوعایەکی خێری بۆ بکە لە ماڵی خۆتەوە بڵێ خوایە گیانی هیدایەتی بدە تۆش زیاتر ئابڕووی مەدە و چوار قسەی پێ مەڵێ زۆری پیاو چاکان و خواناسان ئەولیاکانی خوا وەڵڵی خوا لە وەختی وادا هیدایەتی داون کە ئەسڵەن مەبەستی خۆیان لەو هیدایەتەدا نەبووە پیاوێک لە شارێکا دەژیا خەریکی دزیکردن دەبێت گەنجێک ژیانی بەسەر دزیەوە بەڕێوە دەچێت بەڵام گەنجێکی زۆر ماهیر ڕۆژە لەم گەڕەکە دزی دەکات ڕۆژێ لەوێ دەیکات ڕۆژێ لەم سەر ڕۆژێ لەو سەر شوێنی وا دزیەکانی مەخفین خەڵک دەڵێ ئەم شارە پڕ بۆ لە دەست دوێنە شەو ماڵی فڵان کەس لەو گەڕەکە ئەم شەو لەو سەری شاری دزیەکی کە کراوە خەڵک وازانێمە بانگی دزیە بەڵام یەک کەسیشە بەس ئەو دزە خۆیەتی بۆیە خەڵک هەموو پەشۆکاو دەبن لە ماڵی خۆیان دەترسن لەو لاشەوە پیاوێکی بەڕێز حرمەتدارێکی وەکو جەنابتان عایلێ ڕێکوپێک کابرا کچێکی زۆر ڕێکوپێکی دەبێ زۆریش دەوڵەمەند و دەزڕۆیشتوو دەبێ ئەڵێ یا ئیلاه العالەمین سوپاس بۆ خوا کچەکەم پێگەیشتووە ئەو ئەمانەتەی بە منت بەخشیوە تا ئێستاکانە لە ماڵی مندا بوو ئەمجا دەبێ مشورێکی بخۆم خۆزگە پیاوێکی ڕێکوپێک و خواناسم دەستکەوتە ئەم کچەم بدایە واللهی من ماڵی دنیام لێی نەدەویست خۆ لە ماڵی دنیادا هەموو شتێکم هەیە چیم داوە بە کوڕەکانم دەشتمدا بە کچەکەم بەڵام خۆزگە ئینسانێکی دیندار و بەڕەوشت و بە ئەخلاق بووایە و قەدر و حرمەتی کچەکەمی لابووایە سەریەشەی بۆ کچەکەشم بۆ خۆشم دروست نەکردایە لەم خەیاڵانەدا دەبێ باوکی کچ دەبێ ئاوا بێ نەک بەداخەوە کابرا کچی هەیە کوڕێکی بە حرمەت لە دەرگای دەدا هاوشانی منی عەشیرەتی منی حیزبی منی هاوشاری منی سەد بەهانەی بۆ دەدۆزێتەوە هەتا ئەم دوانە لە یەک دەکا دواتر بەدبەختیان دەکا ئەو پیاوە ژیر و عاقڵ بوو بیری کردوانێ بە دووسێ کەسی بەڕێزی گەنجی ئاوای وت کە لەبەر دەستیا کاریان دەکرد و خزمەتی ماڵیان دەکرد وتی حەز دەکەم ئەم شەو بچنە مزگەوتی گەورەی شار کەسێکم بۆ بدۆزنەوە لە نیوەی شەودا کە خوا نەبێ کەس ئاگای لێ نییە لە ناو مزگەوت تا بە تاریکی خەریکی نوێشکردن بێ ئەگەر هێناتانە کوڕێکی گەنج دەرچوو کچەکەشم بینی و ڕوخساری بەدڵ بوو وعد بێ کچەکەمی پێشکەش دەکەم با بزانم کێ لەم شارەدا لەبەر خوا لە نیوەی شەوا لە جێگا هاتوۆتە دەرەوە لە ماڵی خەی خوادا خەریکی شەو نوێژە ئەو کەسانی کە شەو نوێژ دەکەن خوا مەدحیان دەکات تەتەجافا جنوبهم عن المضاجع يدعون ربهم خوفا وطمعا جێگاکانی خۆیان بەجێ دێڵن و ترسیان هەیە لە گوناهەکانیان و ئومێدیان بە ڕەحمەتی خوایە و لەو نیوە شەوەدا دەڵێ خوایە گیان ڕەحمەم پێ بکەی خوایە ڕستم بدەی خوایە شیفام بدەی خوایە دەرگام لێ بکەیتەوە خوایە خۆم خستە ماڵەکەت خۆم خستە پەناکەت کابرا لە دوی پیاوێک و کەسێکی ئاوا دەگەڕا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیحی مسلمە فەرموویەتی ئەفضل الصلاة بعد الفریضة صلاة الليل باشترین نوێژێک و خێرترین نوێژێک لە دوای نوێژە فەرزەکان شەو نوێژە هەستە دەدەقە چارەگێکی بمێنێ بۆ نوێژی بەیانی لە زیاتیەوەی تانیوە شەو لەسەر سایتێکی ئینتەرنێت بی دوور کاس شەو نوێژ بۆ خوا بکە لە خوا نزیک دەبیتەوە سبحان الله ئەو کابرایە ئەو کوڕە گەنجە دزە ئەو شەوە پیلانی تاڵانکردنی مزگەوتی گەورەی شاری دانابوو خۆی خستە مزگەوتەوە خەریکیەوە بوو هەندێک شت کۆ بکاتەوە هەندێک بەڕە و فەرشی ناوی مزگەوت هەبوو خۆی بەسەر حەوشەیە فڕێدا بوو دەرگای کردبەوە لەو کاتەدا دەست و پەیوەندی کابراش کوڕە گەنجەکان چوونە مزگەوتەوە بزان داخۆ ئەم شەو کێ لە مزگەوتایە شەو نوێژ دەکات کابرا کە ئەو دیمەنەی بینی شڵەژا کوڕە گەنجە دزەکە لە تاوانە خێرا دەستی کرد بە نوێژکردن دەستی کرد بە نوێژکردن و نوێژەکەی درێژە پێدا
ئەمانیش بە دیارەوە دانیشتون وڵەن خوایە گیان لەم نیوە شەوەیە ئەم گەنجە هاتۆ بۆ شەو نوێژ ئەمە ئەو پیاوەیە کە ئەم پیاوە بە دویا دەگەڕا بزانە کەس لەم شارەیان نەهاتۆ بە شەو نوێژ ئەم گەنجە نەبێ بۆیە ئەویش هەر نوێژەکەی درێژ دەکردەوە لە سوزدەیە هەڵ نەدەستایەوە لە ترسانە بەڵکو ئەمانە بڕۆن ئەوانیش هەر نەدەڕێشتن و حتا ئاخری لێبەوە زۆر پاڕایەوە لە خوایە ئەم جارە حەیام نەبەی خوایە ڕزگارم کەی خوایە نەمگرن بە ئەدەبەوە چوونە پێشەوە سەلامیان لێکرد و وتیان کاکە گیان ئێمە لە دوی گەنجێکی وەک تۆ دەگەڕێین فەرموو لەگەڵمانەوەرە بۆ ماڵی فڵان کەسی ناوداری شار واللهی بڕیاری داوە ئەگەر خوا ڕەحم کە تۆ کچەکەی ئەوت بەدڵ بێ و کچەکەی ئەویش دڵی تۆ بگرێ و یەکتر ببین و ڕوخسار یەکترتان بەدڵ بێ پێشکەشت دەکا و دەتکا بە کوڕی ماڵ کابرا کە ئەوەی بیست یعنیمانە نەهاتون بۆ گرتنی من ئێتر بۆ ئەم هەموو نوێژە درێژەم کرد لەگەڵ یانە ڕۆیشت و کابراوتی کچەکەی هێنا و کابراش زۆر قۆز و گەنجێکی ڕێکپێک و ساغ و سەلامەت کچەکەی زۆر بەدڵی بوو وتی باوە گیان واللهی جەنابەت ڕاست دەکەی گەنجێک لەم شارەیە بەم تەمەنەوە لە ماڵی خوادا بەم نیوەشەوە خەریکی شەو نوێژ بێ لەو تاریکیەدا واللهی بەیانی ستەمم لێ ناکە و ئابڕووم نابە و حەیام نابە واللهی قەدرم دەگرێت لەبەر خوا لە خوا دەترسێ ڕوخساریشیم بەدڵە کابرای دزیش لە خوای دەوێت بێتە زاوای ماڵێکی ئاوە کابرا مامۆستای ئاینیان با کرد و شاهید مارەیکەن وتی تخوا قوربان لێم گەڕە با بڕۆن دەست نوێژێک بگرم و یەک سوزدەی بە حەق بۆ خوا بەرم چوو سەری خستە سەر زەوی وتی خوایە گیان بە ساختە نوێژێکم بۆ تۆ کرد ئەمەت پێبەخشیم ئەی ئەگەر بە حەق ڕووم تێکردی ئایا بەچت پێبەخشیمایە خوایە وعد بێ لەم وەختەوە جارێش کە لەگەڵ حراماتێک هەڵاو نەبمەوە بوو بە یەکێ لە ئەولیا و ساڵحانی خوا ژیانی 180 لە گۆڕا بەڕێزان ئینسان دەکرێت خراپەکار بێ دەکرێت منداڵەکەت خراپەکار بێ ئەکرێت کچەکەت لا ڕێبوو بێ خوا نەخواستە دوو لە ڕووی جەنابتان و خێزانی محتەرەمی هەموو لایەک ئەکرێت جاری وایە خێزان تووشی لادانێک بوو بێ ئەکرێت پیاوێک تووشی هەڵەیەک بوو بێ بەم چاوپۆشیکردنا کابرا لە بینی خۆی خوادا تەوبەی کرد تۆش عەفوی کە تۆش پەردەپۆشی کە ئینسانەکە دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار پێنجەم مەرج نییە کەسێک تاوانێکی لێ بیندرا بە چاوی خۆت بینیت ئێستا ئێمە گرفتمانەوەی کوڕە بە چاوی خۆم بینیم واللهی بەڕێزان جاری وایە بە چاوی خۆشت بیبینی نابێت تەداخل بکەیت بڵێ لێی گەڕێ ئەوە ئیشی من نییە لە قورئانی پیرۆزدا جەنابتان هەموو بەسەراتەکەتان خوێندوتەوە بۆتان باس کراوە فلیمەکەتان بینیوە مەگە بەنیامینی برای حەزرەتی یوسف بارەکە بە ئەمری یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ قاپەکەیان لەناو بارەکەیان نەشاردەوە براکانی بە چاوی خۆیان ناندی لە بارەکەی ئەوە قاپەکاتە دەرەوە دزیەکەیان بە چاوی خۆیاندی بەڵام لە پشتیەوە فێڵێک هەیە ئامانجێک هەیە بۆیە دەکرێت لە ماڵی فڵان کەسا شتێک بگیرێ دەکرێت لە ساری فڵان کەسا شتێک بگیرێ پۆلیس و ئاسایش بیگرێت تۆ بە چاوی خۆت ئەمەت بینیوە بەڵام من تەداخل ناکەم احتیمالی هێوان نەبێ احتیمالی بوختانی بۆ کرابێ احتیمالی وەخسپێتیانە ماڵەکەی و ئەم ئاگای لێ نەبێت لە سارەکە دانراوە لێی گەڕێەوە ئیشی من نییە تەنان محکەمەش حکمیدا حاکم حکمیدا تۆ تەداخل مەکە بەسەرهاتێک هەیە لە ئەمریکا ڕوویداوە ئۆتیس جۆنستۆن گەنجێک بوو تەمەنی 25 ساڵ بوو بەیانێکی زوو ئەفسەرێکی سوپا کوژرا لە کۆڵانێکە و ئەم چوە سەر شوێنەکە ئاسایش ئەویان گرت و هەموو بەڵگەکان دژی ئەو بوون کە ئەم کوڕە گەنجە دەماچەکەش لە بەدەمیا فڕێدرا بوو بە دەماچەی ئەم کوڕە کوژراوە دەماچەش شوێن پەنجەی دەستەکانی پێوە یعنی هەموو بەڵگەیەکی قانونی لە بەردەمی ئاسایش و دادوەرە دەی سەلمان ئەم کوڕە گەنجە 25 ساڵە کە ناوی ئۆتیس جۆنستۆنی ئەمریکیە ئەم زابتەی جێشی کوشتووە چکە دەماچەکەی هەڵگرتەوە شوێن پەنجەکانی لەسەری بوو مەیتەکەش لەوێ کەوتووە حاکم بڕیاریدا بەظاهر حکم دەکا حاکم بڕیاریدا سجنی مؤبەد بێ 44 دانە ساڵی ڕێک ئەم کوڕە لە زیندانا بوو 44 دانە ساڵ لە زینداندا بوو ئەمجا لە دوای ئەو 44 ساڵە پیر بوو تەمەنی چوو بۆ 70 و ئەوەندەوە ئەمجا حاکم بۆی دەرکەوت دادگا بۆی دەرکەوت قاتڵی ئەسڵی دۆزرای ئەمە بێتاوانە داوای لێبوردنیان لێکردو کە هاتە دەرەوە لە شاری نیویۆرکە ئەو هەموو باڵەخانە بەرز بۆتەوە خەڵک ئامێریان پێ بەگوێوە دەنێن وە دەزانێ ئەمانە هەموو ئاسایشن لە هەموو خەڵک دەترسانەیە زانی موبایل پەیدا بووە دنیایەک سەیری کە جارێ حاکم حکم دەدا بەسەر کەسێکە تۆ بە چاوی خۆت ڕووداوەکەت بینیوە بەڵام بێبەریە بۆیە چەند جوانە کوردی ئێمە کاتی خۆی کە باسی شتێک دەکرا پیاوە بەڕێزەکان وەکو جەنابتان ئەهلی مزگەوت دەیان کاکە لێی گەڕێ هەر خوا دەزانێ ئەو وشەیە زۆر جوان بوو بەخوای حەقم نییە بەسەرەوە هەر خوا دەزانێ وایەیان نا بە چاوی خۆی بیبینێ بە گوێی خۆی گوێی لێ وایە گوت کاکە لێی گەڕێ هەر خوا دەزانێ بەخوا فعلا بەس خوا دەزانێ بۆیە ئەگەر کەسە تووشی شتێک بوو خوا لە قیامەتە تۆ محاسبە ناکە ئیدە من حەقم چێ بەسەرەوە سەمعی تۆی پێ ناشکێ کەواتە تۆ حەقت چێ بەسەرەوە
ئەگەر بە باسکردنی هەر عیبدارێک ئینسان نیشانەی ئەوەی عیبێکی هەیە هەر کەسێ باسی عیب و کەم و کوڕی کەسێک بکات دڵنیا بە بۆ خۆی لەو بابەتەی تێدایە کەسێ باسی دزی و ڕێگری و جەردەی و ئەمانە بکات دیارە بۆ خۆی دەمارێکی تێدا هەیە بۆیە حەزی لەو بابەتەیە بۆیە حەزی لێتی بۆیە خۆت عیبدار مەکە خۆت مەخە ڕیزی ئەوانەوە جیاوازی نێوان ئێمە و ئەوروپا ئێمە بە ئیزنی خوای گەورە دەمانەوێت بەراورد دەوڵەتێکی سەربەخۆ بنیادنانی کیانی خۆمان دڵیشمان خۆشە بە ئیزنی خوای پەروەردگار هیچ هەڕەشەیەکی دەرەچی و ئەوانەش کار لە میلەتی بەهێزی کوردی ئێمە ناکە بە یەک مەرج ئێمە خۆمان لە ناو ماڵی خۆماندا تەبابین سەرکردەکانمان درۆزن نەبن لەگەڵمانە فێڵباز نەبن لەگەڵمانە بەینی خۆمان و خوا چاکەین واللهی ئێمەش وەک گەلانی پێش خەڵکی دڵنیابن ڕۆژ دەبینە خاوەنی کیا و ئاڵای خۆمان بەڵام ئێمە هێشتا ئەبێ ئەم قۆناغانە تێپەڕکەین بۆی وەکو میلەتانی پێشومان لێبێ لە وڵاتانی ئەوروپادا بەڕێزان ئافرەتێک ئەگە حامیلە بوو سکەکەی دەرکەوت حکومەت بازجێکی دەداتێ لە ملی دەکا ئەم ئافرەتە ئەگە چۆ دەرەوە بۆ ئەوەی لە میترۆدا لە ناو پاسە لە مەکتەبە لە شەقام و پەڕینەوەدا لە لای پۆلیسدا لە سەرەی وەرگرتنی شتێکە هەموو خەڵک ئاگایان لەم ئافرەتە بێ ئاگایان لێبێت جێگای بۆ چۆڵکەن یارمەتی بدەن هاوکاری بن بیپەڕێنەوە سەرەی پێشخەن چونکە ئەم ئافرەتە مناڵێک لە سکایەتی کەس لەوە ناپرسێ ئەم ئافرەتە بە حەڵاڵی ئەم منداڵی لە سکایە یان خوا نەخواستە بە زۆڵی گرتوویەتی ئەم مناڵە کوڕە یان کچە ئەمە مناڵی تری هەیە یان نێتی کەس لەم بابەتە ناپرسێ بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمەدا ئافرەتە شوو دەکا بۆ خۆی هیچ مشکیلەی نییە دەوروبەر لێی دێنە زمان ئەوە هەر مناڵی نەبوو ئەوە 2 ساڵە گواسراوەتەوە هێشتا سکی نەبووە کابرا میوانێتی سەر ڕێ هەموو دەنگ و باسێک ئەمە دەکرێتەوە باسەوە تو حەقت چێ بەسەرەوە پەیوەندی خۆیەتی مناڵی ببێ نەبێ بیەوێ نەیەوێ یەکسەر دێ ئەوە لێی دەپرسن بۆ نەیبوو کە بووی دیسان سکی هەیە کوڕەخۆسێت چوان مناڵی هەیە ئەمە دیسانەوە سکی بۆتەوە فڵان کەس ئەمە بۆ هەر مناڵەکانی هەر کچن دیارە هەر بۆ کوڕ وا دەکات یەک مناڵێکی کوڕیشی بدێ ئاخر بەڕێزم ئێمە بۆیە دوا دەکەوین آخر حتا ئەم ڕەفتارانە تەرک نەکەین و ئەوە تەداخل لە کاری یەکترا بکەین بەخوا حکومەتەکەشمان بەرناگرێ نەخێ دەبێ مەجارە خۆمان دروستکەین وەکو گەلانی پێشکەوتوو مافی ئافرەتێکی حامیلە ئەوەیە ڕێزی بگرە مافەکانی پارێزە ئیتر حەڵاڵەیان حرامە عەزیەتی بۆی هەیە خۆشبەختی بۆ دێنێ ئەو پەیوەندێکی بە منەوە نییە ئەرکی خۆت بەرامبەری جێبەجێکە و وازی لێ بێنە نکتەیەکی خۆشەیە لە بینی ئێمە و ئەمریکیەکاندا دەڵێن کابرایەکی ئەمریکی بە کابرایەکی کوردی وت کوردەکە بە ئەمریکیەکە وتی لە وڵاتیەوەش گەندەڵی هەیە وتی بەڵێ ئەرە وەڵڵا لە هەموو دنیادا ئەوەی کە دڵی شوێنی شامی شەریفە گەندەڵی و دزی لە حکومەت هەر هەیە کوردەکە وتی چۆن ئەمریکیەکە وتی ئەو پرۆژەیە دەبینی وتی ئەرە وەڵا پرۆژەیەکی خنجیلانە و جوانە وتی دەوە ملیۆنە دۆلاری تێچووە ئێمە دەنووسین ملیۆن و نیوێش تێچووە نیوەی دەخۆین ئەیوتی لەلای ئێوە گەندەڵی چۆنە کابرای کورد پێی دەڵێ ئەو پرۆژەیە دەبینی ئەڵێ نەوەڵا ئەو پرۆژەیە نابینی ئەڵێ کورد نەبەخوا من هەر عەرز دەبینم دڵ ڕەحمە لە بابەت ئەو پرۆژەیە کە هیچ نابینی 5 ملیۆن دۆلاری تێچوو پارەکەی خوراوە لا ئێمە هەر هیچ دروست نەکراوە ئێمە دەبێت جارە ئەمانە قەتعکەین بە ئومێدی خوا ئەمجا گەشت بین ئینشاڵڵەوەش من دەگرێتەوە تۆ دەگرێتەوە هەر یەکێکە گوێی لەمانە دەبێ ئەمە ئەرکی سەرشانی هاوڵاتیی ساڵحە بۆ بنیادنانی دەوڵەتێکی پێشکەوت وتی ناوەڵا هیچ نابین وتر ڕەحمە لە باوکەوەی کە هیچ نابینی 5 ملیۆن دۆلاری تێچوو پارەکەی لوش دراوە لێرە یەکتر تۆمەتبار دەکەین لەسەر گومان کابرا هیچ چی لە نەبینیوە بەخوا من دەزانم فڵان کەس وایە بەخوا کاکە بەوەی نێوا دەڵێ بەخوا هەر من خۆم دەزانم وایە بەڵام لە ئەوروپا وانییە لە ئەمریکا وانییە لە ئوسترالیا وانییە کابرا لە لەندەن دەسوڕێتەوە لە پاریسا دەسوڕێتەوە ڕیشی تاسە ناوچی هاتووە بە هەموو عالەمی ئاشکرا دژایەتی ئەو حیزبە ئەو دیموکراتی ئەو شوێنە دەکا بەڵام چونکە حکومەت بەڵگەی لەسەری نییە بە چەکەوە نەیگرتووە بە تەقینەوە نەیگرتووە ناتوانێت یەک قسەی پێ بڵێ لێرە هیچ ناکە بۆی دروست دەکە ئەڵێ ناگومانم لەسەرێتی لە کاتێکە لە ئیسلامی ئێمەدا ئیمامی عومەر 1400 ساڵ لەمەوبەر لە صحیحی بوخاریدا بە ژمارە فەرموودەی 2641 هاتووە دەفەرمێ فەرمووی کاتی خۆی کە پێغەمبەری خوا لە ناوماندا بوو وەحی دەهاتە خوارەوە خەڵکی دەناسان دەیگوت ئەمە سیفاتی منافقەکانە و ئەمە دووڕوەکان ناویشی نەدێنان سیفاتی دەکتن بەڵام فەرمووی ئەمڕۆ کە پێغەمبەری خوا لە ناوماندا نەماوە وەحی خوا نەماوە إنما نأخذكم الآن بما ظهر لنا من أعمالكم أمر يا مسيري كرداري خلق دكين أشكرا كيدا بيني أوي أشكرا إنساني كي باجبوخ تا كمان لبيني قبول ما نولا خماني نزيق دكينوا الله يحاسبه في سريرته خواب ونهين يكي أو محاسبة دكا من ظاهر دبينا من توبيا وشي باشي خرابهم لأن نديوا أوي كلا بيني خوت خوادا أو عايدي خوايا
بۆ لە خۆ بڵم نابەخواوانیە باوەڕکە بژ لێ وایە هەروانیە ناوانیە کابراایەکیان هێنایە خزمەت عەبدوڵای کوڕی ئیمامی مەسعود عەبدوڵای کوڕی مەسعود یەکێکە لە سەحابە هەرە گەورەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گرتیان وتیان هذا فلان تخطر لحيته خمرا قوربان ئەم پیاوە عەرەقی خواردوتەوە ئەها کە گرتومانە لەو کۆڵانە چوو بووە ژێر شوێنێکی تاریکەوە لە بن دیوارێکە عەرەقی دەخواردەوە هێشتا عەرەقەکە بەڕیشیا دێتکێتە خوارەوە ئەوە تا تکەی عەرەق بەڕیشیەوەیەتی وایان زانی ئیبن مەسعود دەستخۆشیان لێ دەکات بەڵام ئەوە سەحابی پێغەمبەرە ئەوە لە دینی خوا حاڵی بووە زۆر بەوە ناڕەحەت بوو فەرمووی خۆزگە نەتانگرتایە ئینا قەد نوهینا عن التەجەسوس فەرمووی بەخوا پێغەمبەری خوا نەهی لێکردین جاسوس بین بەسەر خەڵکەوە ئەو پیاوە بە خۆی ڕۆیشتووە لەو پەنایەدا لەو کۆڵانەدا خۆی پەناداوە لەبەر چاوی خەڵکا لە شەوێکا دەخواتەوە وازی لێ بێنە ئەمە جاسوسیە زۆر لە سەحابەکان تووڕە بوو فەرمووی وازی لێ بێنن وازی لێ بێنن کابرا ئاسایشی وڵاتی نەشێواندەوە بۆ خۆی خەریکی گوناهەکە لە پەنایەکەوە خۆیەکە عەرەق بەڕیشیا دەهاتە خوارەوە ئیشی ئێمە نیە جاسوسی بەسەرەوە بکەین هەنگاوی بەسەرە هەڵگرین کامیرەی بخەینە سەر بزانین لەکوێدا عەرەق دەخواتەوە وازی لێ بێنە مادام ئەو شەرمی کردووە لە خەڵکی خوا تۆ شەرم کە جاسوسی بەسەرەوە مەکە ئەمە دینی ئێمەیە کۆتا خاڵیش بەڕێزان ئەگەر کەسانێک باسی ئێمەیان کرد ڕەمەجی خوشکی وا هەیە ناڕەحەتە دەڵێ خزمەکانم کەسەکانم دراوسەکانم باسم دەکەن ڕەمەج جەنابەت ڕۆژێ لە کولیەکە لە مەعهەدێکە ڕەمە لەسەر پیشەکەت خەڵکێک ناحەزت بێ باست بکە ئەگەر کەسێک باسییان کردین و ڕەخنەیان لێگرتین یەکەم بە قازانجمانە هەموو ڕەخنەیەک کە دەیبیستێەوە بە قازانجدا ڕەخنەکە ئەگە بنیان نەربێ و لەلایەن دۆست و دڵسۆزانەوە بێ وەکو چەکوشی بەرداژ وایە هەموو پیاوە بەڕێز بە تەمەنەکان بەرداشی قەدیمیان بینیوە ماوەیە کە ئاژ ئیشی کرد دەبێت بینی بە چەکوش لێدەی بە چەکوش کەلێتدا ئەمجا ئاردەکەی جوانتر دەبێت بەرداشەکانی نوێ دەبنەوە هەموو ڕەخنەیەکی دڵسۆزانە چەکوشی بەرداشە و نوێمان دەکاتەوە تازەمان دەکاتەوە ئیمامی عومەر دەیفەرموو ڕەحیم الله عبدا ئەهدا ئیلەی عیوبی ڕەحمەتی خوا لەو کەسەی عیبەکانم بەهادیە بۆ دێنێ من وەخۆم خۆم نابینم بەڵام تۆ دموچاوی من دەبینی ڕەحمەتی خوا لە بێگەکەم و کوڕێکم و پێم بڵێ دڵسۆزانە پێی نوێ دەبمەوە ئەها دەبینی کۆمپانیا گەورەکانی جیهان کە بەرهەمێک پێشکەش دەکەن ئەڵێ ئەم بابەتە دەخەمە بازاڕەوە هەر کەسێک بتوانێت ڕەخنەیەکی لێ بگرێ ئەوەندە $100 خەڵاتێتی دابینی خەڵات دەکەن بۆ کەسێ ڕەخنەی بگرێ چونکە بەم ڕەخنەیە عیبەکان دەردەکەن و بەرهەمەکە باشتر دەبێت قەڵەمتان بینیوە جەناب هەموو منداڵمان هەیە لە مەکتەب ئەها بەعزە قەڵەمێکی دار هەیە لاسیکێک بە 100 تەپڵی سەریەوەیەتی ئەمە ئەزانی بۆ وایە ئەڵێم مادام لە ئەی لاسێک هەر وەختێ من عیبێکم هەبوو تۆ دەی ڕەشی دەکەیوانە و لای دەبەی لەسەرم و پێم دەڵێ و ئاگادارم دەکەیەوە شەربێت خەمە 100 تەپڵی سەرم ئەها بۆیە لاسیکەکان لەسەر قەڵەمەکە داناوە ئێمەش ئەبێ مەمنوونی کەسێک بین کە دڵسۆزانە وەکو لاسیکەکە دڵێ ئەم عیبەت هەیە ڕەشیکەوە ئەبێ بڵێ 100 تەپڵی سەرمت دادەنێم ئەتخەمە سەرم دووەمیان ئەو ڕەخنەگرا کە بە حساب زۆر لە تۆ پەستە و ڕەخنەی لێگرتووی بزانێ و نەزانێ ستایشی کردووی ئەوە زەم فيه مەدح وەکو لە قاعیدەکانی بەلاغەدا دەڵێ زەممە بەڵام بۆ خۆی مەدحە چونکە نیشانەی ئەوەیە تۆ زیندووی تۆ کارای ئینسانی مردوو کەس قسەی لەسەر ناکە کەواتە تۆ زیندووی هەی لە ناو کۆمەڵگادا دووەم دیارە ئیشێکت کردووە بەرهەمێکت پێشکەش کردووە دیارە بۆیە فڵان کەس پێی ناڕەحەتە ئەگەر هیچ نەکردا کەس باسی نەدەکردی کەواتە هەم زیندووی هەم کارای هەم بەبەرهەمی دڵت بە خۆت خۆش بێ ئەوە ستایشە بۆ تۆ سێم کە کۆتا قسەمانە ئەگەر خۆت چاک و پاک بووی کەسێ بوختانی بۆ کردی قسەی ناشینی پێوتی دڵنیا بە بەزەیت پێدا بێتەوە پەرۆشت بێ بەگژیا مەچەوە لەسەری مەنووسەوە یەکەمیان دڵنیا بە ئەو کەسە زۆر مراقەبەی تۆی کردو بە شوێن تا وێڵ بووە حتا بزانە داخۆتەوە چ دەکەی ئەمە جاسووسە جاسووس شوێنی بەزەی پێدا هاتنەوەیە جارێک بە ڕێزێک وتیان یەک دوو برادەری خۆشەویستم بۆیان باسکەم وتیان لە فەیسبووکیشان نووسیوێتی باسی کردبوو توی کاتێکی دەنگدان بووە مامۆستاوەتێتی من حیزبینیم و لە هەموو حیزبێک بێبەریم لە 7:30 بەیانیەوە لە بەردەمی ماڵی مەلافاتی حادانیشتوم لە ناو سیارەیە حتا 4 ئێوارە بزانم کەی دەچێتە دەرەوە کەی دەچێت بۆ مزگەوت بزانم دەچێت بۆ دەنگدانیان نا سعات 4 ئێوارە چوو بۆ دەنگدان خەڵکینەوە حیزبیە چونکە بۆ دەنگدان بێئاگا بوو لەوەی من لەو دەرگایەوە ڕۆیشتم لەبەر ئەم جاسووسە لەو دەرگایەوە هاتوومەوە دەرێ بەڵام دەنگیشم بە کەس نەداوە ئەمەم دەبێت داماوە بێت لە 7:30 بەیانیەوە کابراایەک بە دیار ماڵەکەی تۆ دانیشە بزانە کەی دەڕۆیە دەرێ داخۆ بۆ شوێ دەچی جاسووسێک دەبێت ئەو هەموو وەختەی خۆی بە دیار تۆ بە فێڕۆداوە بەزەیت بە حاڵی دابێتەوە دووەمیان ئینسانی وایە دەرونی نەخۆشە کاتێک کە تۆ دەبینی بوونێکت هەیە ناوێکت هەیە نانێکت هەیە حرمەتێکت هەیە ئەم دەرونی نەخۆشە دەرونی نەخۆش و حەسوودی قوڵب دەدا نازانێ بە چی دەری ببڕێ دەبێت بێت تۆمەتت بۆ دروستکە لەبەرەوە حەسوود و نەخۆشیش ئەبێ هەر بەزەیت پێدا بێتەوە
سێمیانیان عەقڵی تەواو نێو شێتە ها کوردەواری خۆمان جەنابتان بیتان بیستوتانە ئەگەر شێتێک قسەیە بە کابرا لە کوڕەکاکە لێ مەگرەوە شێتە چۆن خۆ دەقێ ڕیزی ئەوەوە یان عەقڵی تەواو نێو شێتە بۆیە تۆی پاک و چاک و بێگوناه ئەم عیب و تۆمەتت دەخاتە پاڵ شێتیش دەبێت لێی گەڕی وازی لێبێنی پێغەمبەری ئەکرەمیش دەفەرمێ من ئەکەلە طەیبا لە بەینی خۆت و خوادا هەوڵ بدە نانەکەت حەڵاڵ بێ شتی پاک بخۆ ماڵی خەڵک مەخۆ غەش لە خەڵک مەکە با پێخۆر و نانت حەڵاڵ بێ وعمل في سنة لەسەر ڕەفتارەکانی پێغەمبەری خوش عیبادەت بکە بدعە لە دینە مەکە پێغەمبەری خوا چۆن عیبادەتی خۆی کردووە ئاوا خوا بناسە وأمن الناس بوائقه دخل الجنة خلق للشرط أمين بو أجا خير بو خلق نبو همو خلق ده عنقول فلان كز لم جركيا قد خرابي بو كزنيا والله كمردي وجنازة كان هنا بو مزجو الشاهدي بو فلان كز بدك خوي جور اللي خوش بو كز جاي بهشتا يا ربي خوي جاي من بهش به خوي پروردگار رحم بحالي همو لا يكمام كي لدينا كي خود باشتر شهر زمان كي خوي بعيبو كم كوركاني خو ما ناشنا من كي تشاو من عيبو كم كوركاني خلق نبينه کەسانی دڵسۆز بکە دەوروبەرمان کە لە عیبەکانمان بە دڵسۆزانە ئاگادارمان بکەنەوە بۆ ئەوەی بە خۆماندا بچینەوە تەوبە بێ یا ئیلاهە العالەمین لە هەر عیب و کەم و کوڕێک کە هەمانە خوایە لێمان خۆش بێ خوا لە هەر گوناهێک و عیب و کەم و کوڕێک کە هەمانە خوایە لێمان خۆش بێ گوناهەکانمان لەسەر ڕەشکەیەوە چاکەکانمان بۆ زیادکەی خەڵکی چاکەکانمان لە ناودا زیادکەی ئەو کەسانی کەوا بە خەڵکەوە ماندوون و دیعایە بۆ خەڵک دەکەن خوای هیدایەتیان بدەی خوای ڕەحمیان پێ بکەی لەو نەخۆشیە ڕزگاریان کەی يا إله العالمين واني نخوش شفاي بخير يا أبو بنيري يا إله العالمين يا شافي يا الله هركس نخوش أخوي جان شفاي بخير أبو بنيري هركس ضل بخم أخوي رحمي بيبكي هركس نبونا دار درجة رزق روزي ليبكي وا أخوي أم كردستان من ببارو دوخي كي ناس كادر وأخوي درجة رحمتي خوت من ليبكي وا يا ربي أخوي بتشاوي اللطف ومرحمتي خوي السيري خلشي كردستان وأم بارتي كردستان بكي خويا جان عاقبتي أمكارنا من بخير بجيري يا ربي خويا لهمنا هامتي كديت الرقامان بو خود بقوري خود إما ملتي شبيه كسين تومان هيا الله خويا لم كردستان دا لم وقت جمعة دا أو هم مسلمان كدر رويان لتويا يا ربي خويا كسانك أقل الدنيا شاب الزيان في من دانا وما في خمان ندن خويا تو بزيد في من دا بيتوا خويا تو بشتيواني من ليبكي خويا لهمنا هامتي بدور مانكي برشاوي سركده وكاربدستان ما نرون كي بورقاي راست وبويك واخير ملتك يتدايا لنا خمان دا تبا مانكي للشر فتني دور برو ناو خو بدور مانكي يا ارحم الراحمين عاقبتي هم لا يكما بخير بجاري آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون